لە بەرامبەر پشتگوێخستنی داواکاریەکانیان شۆفێرانی تێرمیناڵی نوێی سلێمانی ناڕەزایی دەردەبڕن. نیگەرانی شۆفێرانی تێرمیناڵی نوێی سلێمانی لەبەر چەند هۆکارێکە کە یەکێکیان نەبوونی پاسی گواستنەوەی هاوڵاتیانە لە نێو بازاڕەوە بۆ گەراجی نوێی سلێمانی. لە گەراجی بەغا وعدیان پێیاین ئەتان بین بۆ گەراجێکی تازە بە هەموو مواسەفاتێکەوە. چواری هێز هاتن، چوار قووەت هاتن بە هەموو قووەتی خۆیانەوە وعدیان بە ئێمەیە. بە هەموو شێوەیەک ڕێکەوتین لەگەڵیانە. ڕێکەوتنەکە چۆن بوو؟ بە ئەتیفاقێک کە ئێمە بە هیچ شێوەیە هیچ سیارەیەک بێخەتێک خەتدارێک هەموو سیارەیەک بێتە گەراجەکە لەوێ بارکە و بژێوی ماڵ و مناڵی پێیاکە بەڕێوەبەراتی بە مرورەوە بە هاتوچۆوە بە پۆلیسی شورتەوە بە ئاسایشەوە. ئەی کاکە کە منکی ناوگۆڕینێک 500,000 لێ ئەسەنی بۆ ئەمە 500,000 لێ ئەسەنی ئایا ئەگەر ئەوەی نییە ئەمە بۆ ئەکرێ ئەگەر کەسێ لە پشتیەوە نییە بەڵێ خەڵک لە پشتیەوەیەتی. پێشتر گواستنەوەی گەراجی بەغدا نیگەرانی زۆری بە دوای خۆیدا هێنا. لە مانگی 8 2022 بە زۆر شۆفێرانی گەراجەکە دەرکران بۆ تێرمیناڵە نوێیەکەی سلێمانی. هەر ئەو کاتە شۆفێران هۆشداریان دالەوەی گرفتیان بۆ دروست دەکرێت بەڵام گوێیان بە داواکاریەکانیان نەگرت. دڵەکەم من خۆم تەکسی خەتی هەولێر سلێمانیم هەیە باشە لە سکوریتیان بۆ داناین لە سێتەرەی دوکان سکوری دەکرێت ئێمە ئاگرێ بەبەرچاوی خۆمەوە من ڕقەمی چەند سارەت گەڵی ئەدەمێ ئاشا ڕستمی هەمووی پێ بەڵگەم پێەیە یا دووەسڵەکە لە من وەرئەگرێ داوا هیچ لەو ناکە هیچ ئیجرازێک لەگەڵ ئەوە ناکە وەرە من لەناو سارەکەیە 25 وەسڵم پێەیە بەس وەکو خۆم کە لە گەراجەوە پێمە لە گەراجی ئەم تەرمینالە تازەی بۆیان داناوین 2750مان لێ وەرەگرن. قسەکە لەسەر ئەوەیە بۆ ڕێگری لەوان ناکەن کە کارتیان پێ نییە نی هۆکارەکەی چییە دەسەڵاتیان هەیە خەڵکیان بەڵێ بەتەئکید خەڵکیان لە پشتەوەیە من پێم وتووە لەمەوە تەکسەکەی پێش من بۆ نایگریت هەڵێ ناتوانم من چی پێ بڵێم بەڵێ ئێساوان ئەگەر سەیتەرەکەمان بۆ بگرن و ئیجرات بکەن و سەیتەرەکە بگرن ئێمەش نەگەرات ئەی ئیجراتمان بۆ بکەن ئەو سایەخانی کە ڕۆنان نێلن بڕوان نەفەر بەرێ هەیە خەتی نییە ئەو بێخەتانە ئەگەر بیانگرن و ئێمەش ئەو ساکە ئەتوانین ئەگەر نەفەر هە بێتەوە کاگە نەفەر بە 10,000 ئەیەن بۆ گەراج تۆ بە 10,000 چیەکەی یەک جا دێتە گەراجەکە جار دوم نایێتەوە گەراجەکە. پێیام پەیوەندی کرد بە بەڕێوەبەری سەندیکای گواستنەوەی سلێمانی بۆ گەیاندنی ناڕەزایەتی شۆفێران بەڵام بە پاساوی نەبوونی مۆڵەتی قسەکردن لە وەزارەتی گواستنەوە ئامادە نەبوو ڕوونکردنەوە بدات. بەوتەی شۆفێران ئەوەی ئێستا ڕوودەدات بەهۆی دەزوەردانی بەرپرسانەوەێت لە کاروبارەکانیان ئەوان دەڵێن ئەگەر ئەو کێشانە چارەسەر نەکەن ناوەکانیان ئاشکرا دەکەن چونکە ئەوان دەستیان خستۆتە ژیان و نانی 1600 خێزان و قبوڵی ناکەن وەکو لە شار دووریان خستنەوە لە ئیشوکارەکانیشان بربەستیان بۆ دروست بکەن. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.